چۆن لە ڤایرۆسی کۆڕۆنا خۆت دەپارێزی ئاوا پێویستە لە ئینسانی ئەخلاق خراپیش خۆت پارێزی. چۆن پشکنین بۆ ڤایرۆس دەکرێت ئەوە تا خەڵکێک دەڵێ وەڵڵاهی تایەکم هەیە هەست بە قوڕکێشانێک دەکەم ئەڵێن بڕۆ فەحسێک بکە خێرا فریای خۆتکەوە نەوە کۆڕۆنات بێ. باوەڕتان بێ بەڕێزان پێویستە ئاوا پشکنینیش بۆ ناخی خۆمان بکەین. ناخیش پشکنینی هەیە، فەحسی هەیە. ساڵانە خەڵکانێک هەیە زۆر لە جەستەی خۆی وریایە ئەچێ فەحسی عامێک دەکا بزانێت چەوری خوێنی کۆلیسترۆلی شەکرەی ئیتر غودەی چۆنە. ئەی بۆ ئەم دەروونەش پێویستی بە پشکنینێک نەبێ بەلانی کەم هەفتەی جارێک دانیشی ئینسان بە تەنها بیر لە خۆی بکاتەوە دەروونم خەریکە بەرەو خراپە دەڕوە با بیهێنمەوە سەر ڕێگا ڕاستەکە با دەرمانی چارەسەری ئەخلاقە جوانەکانی پێبەخشم با پشکنینێک بۆ خۆم بکەم. لە ترسی کۆڕۆنا خۆل لە زۆر لەش ساغ دەپارێزی. ئەگەر لە شارێکی وەکو سلێمانیدا 2000 ئەوەندە کەڵک کۆڕۆنای بێ خۆ ملیۆنە خەڵکی تێدا زیاتر خۆ خەڵکە هەموو کۆڕۆنای نییە بەڵام ئەوە تا من و تۆ تەوخە لەگەڵ ساغەکانیش ناکەین دەمیان بەدەمەوە نانین هەوڵ دەدەین لیان دوورە پەرێز بین تا ڕادەیتوانین. خۆوانە زۆربیان ساغن لە ترسی ئەوەی نەوەک نەخۆشێک لەناو ئەو هەموو ساغەدا هەبێت تەرکی زۆرێک لە ساغەکانیشمان کردووە. بە هەمان شێوە پێویستە ئینسان تێکەڵیەکانی کەم کاتەوە. ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە بە هەموو ئەو ناڕەحەتیانی کە بۆی هێناین لە بوارە تەندروستیەکەوە، لە بوارە ئابوووریەکەوە، لە بواری ناڕەحەتی تێکەڵ نەبوون بە خەڵکەوە، لە بواری داخستنی بازاڕ و زانکۆ و پەیمانگا و ئامادەیی و خوێندنگای سەرەتایی هەتا کۆتایی کەەوە بەڕاستی بارێکی قورسی بۆ هەمومان بۆ دەروون و جەستەی هەمومان هێنا. بەڵام خۆ دەبێت چەند دەرسێکمان فێرکە. ئێمەی موسڵمان دەبێت لە ناڕەحەتیەکانیشەوە فێر بووین ئەزمونێکی جوان وەرگرین. ڤایرۆسی کۆڕۆنا ئەگەر ڤایرۆسی کۆڕۆنا خۆ لە کۆمەڵێک لە ساغ پاراستۆ لە ترسی نەخۆشیەکە ئەبێت تێکەڵاویەکانت کەم کەیتەوە لە مەودووە. تێکەڵاوی هەموو خەڵکێکی باشیش مەکە نەوەکو مادام باش نایناسی یعنی کەسێک بە زاهیر بە باشی دەزانی هەتا هەڵی نەسەنگێنی متمانی خۆتی تەسلیم مەکە هەتا هەڵی نەسەنگێنی و تەواو بۆت معلوم نەبێت کە ئەمە عیارە 24 پاک و بێگەردە نهێنی خۆتی لادمە درکێنە. هەموو نەفسی خۆتی تەسلیم مەکە متمانەی تەواوی پێمەکە چۆن ئەوە کەسە ساغە بەڵام یەک گومانت هەیە لەوە ئەچێ لەناو ئەو 100 کەسە ساغەدا کە من خۆیان لێ دەپارێزم یەک کەس ڤایرۆسی کۆڕۆنای هەبێ لە ترسی ئەو کەسە خۆم لە 99 تریش پاراستووە. بڕواتان بێ بەڕێزان لە ژیانی واقعیشماندا لە تێکەڵبوونیشدا ضرورە لە 100 کەسە مادام یەک کەسی خراپ هەبێ خۆ لەوانش بپارێزین. متمانەی مەدەیە نهێنی خۆتی لا مەدرکێنە دڵی خۆتی بۆ مەکەوە هەموو شتێکی خۆتی لا مەدرکێنە سەرۆت و سامانی خۆتی تەسلیم مەکە حیا و حرمەتی خۆتی مەخە بەردەست نهێنیەکانی خۆتی بۆ باز مەکە لەبەر ئەوە بیپارێزە ئەمانە خۆت بپارێزە دەروونت بپارێزە کەسایەتیتی لێ بپارێزە. ڤایرۆسی کۆڕۆنا گەبێتە جەستەتەوە چین لێ دەکا سنگت دەگرێ قورگت دەگرێ هەناسەت تون دەکا بارێکی زۆر قورسە خواشیفای ئەو کەسانە بدا کە نەخۆشن و ئێمەش پارێزێوانی کە ساغین تووشی نەبین. بەڵام ئەو کەسانەی کە ئەخلاقیان خراپە کە دەروونیان پیسە کە ناخیان خراپە واللهی کە هاتە ماڵتەوە دڵت تەنگ دەکا. ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ ئەخلاقی خراپە زۆر لە یەکچوونیان هەیە. ڤایرۆسی کۆڕۆنا سیەکانت ناڕەحەت دەکا هەناسەت باش بۆ نادرێ بەڵام ئەو کەسانی کە ئەخلاقیان خراپە کە دەروونیان خراپە کە زمانیان پیسە ئەوانە گەر هات نەلات قسەیان بۆ کردی لێن نزیک بوونەوە تێکەڵت بوون بڕوا بکە بە دڵنیاییەوە ئەو دڵت تەنگ دەکا دڵت تەنگ دەکا خۆشی لەم سەر زەویە نابینی. ئەگەر کەسێ ڤایرۆسی کۆڕۆنای بێ هاتە ماڵەوە خێزانەکەت گرتی هەر بەتەنیا خۆی توش نابێ مێردەکەشی توش دەبێ و منداڵەکانیشی توش دەبن هەموو عایلەکە هەڵدەوەشێنێ هەمویان نەخۆش دەکا. والله یەخوا کەسێکی خراپ هات و چۆی ناو عایلەکە نەکات دوو قسەی خراپ ئافرەتێکی خراپ بۆ خێزانت بکە هەر ئافرەتەکە خۆی لە ناو ناچێ مێردەکەشی لە ناو دەبا منداڵەکانیشی سەرگەردان دەکا. یاخوا کەسێکی دەروون پیس قسەیەکی خراپ نەخاتە مێشک و دڵی کابرایەکەوە کە بەسە زمانە بڕوای پێ کردووە ئەم پیاوە هەر خۆی لە ناو ناچێ خێزان پاکەکەشی کە هی ئاگای لە هیچ نییە تووشی ئەم دەردە دەبێ ئەویش بەهۆی ئەمەوە ژیانی لێتاڵ دەبێ. ئەو منداڵانی کە نەچوونە دەرەوە تێکەڵاوی کەسیش نەبوون ئەوانیش بە ڕەفتارە خراپەکانی باوکیان لەگەڵ دایکیاندا سەرگەردان دەبن ماڵەکە هەمووی گەشی لە دڵەکانە نامێنێ. بەخوا خراپترە لە ڤایرۆسی کۆڕۆنا.
کۆڕۆناکە ڕەن بێت جەستت مەناعەیەک بەهێز هەبێ ڕەتی کەیتەوانێ هەر بۆ خۆن نەزانی توش بووی چۆن چاک بوویتەوە بەڵام کەسانی خراپ کە دەرونی ئینسان نەخۆش دەکەن دڵ نییە بە کاریگەری قورس لەسەدادنێن تووشی دڵتەنگی و دڵ ناڕەحەتیەکت دەکەن زۆر بە ڕەحمی خوانە بە قورسی لێ ڕزگار دەبی جارشکە ئەو دڵخۆشی و زەردەخەنەیە ناگەڕێتەوە ناو ماڵ و منداڵەکەت